لە دوای کۆنتڕۆلکردنەوەی شاری کۆیە لە نوێی سێ لەلایەن پێشمەرگە و باوکاری شانە چەکدارەکانی بروسک و بەشێک لە چەکدارانی هێزەکانی ڕاپەڕین لە بەرەبەیانی دەی سێ ئامادەکاری تەواو دەکرێت لە چەند قۆڵێکەوە هێزەکان بستنە ناو نەحیەی تەقتەق. پێشگەیشتنیان بە تەقتەق لە ڕێگای پۆلیسێکەوە دەست دەگرن بەسەر سەرجەم چەکەکانی ناو بنکەی پۆلیس و دواتر دابەش دەکرێت بەسەر هاوڵاتیان و شانە چەکدارەکان. دوای نزیک بوونەوەی هێزەکانی پێشمەرگە بە تەقتەق سەرجەم چەکدارانی ڕژێم بەرەو شاری کەرکووک هەڵدێن. خەڵکی ڕاپەڕی ئەو کاتە برینەکانی ئەنفال هێشتا ساڕێژ نەبوو بە سوێ بوو ڕانەوەستان تاوەکو مەفرەزەکان داخل دەبن ئەوجا ڕاپەڕینەکە بکەن بۆ ئێگە مەفرەزەکان داخل بوونە ڕەنگە پیاوانی ڕژێم ئەوها بە ئاسانی دەربازیان نەبووە ڕەنگە کۆمەڵی خەڵکیان لێ بکوژرایە چونکە من پێش ئەوەی کە سەرهەڵدانەکە دەست پێ بکە کوڕێک لێرە پۆلیس بوو بە ناوی عیسام بە عیسا مەسوول مەشعور بوو چەکەکانی منەزەمەکەی بۆ من هێنا کە ژمارەیان 8 کلاشکۆبەرشیانم دابش کرد و دامە خەڵکی بۆ ئەوەی کە بەرگری بکەین و چوم چاک و تاقمەکەم هینا و لە کۆڵانەکە هاوارم کرد ڕاپەڕن خەڵچینە ڕۆژی ئەو ڕۆژتانە ڕۆژی ڕاپەڕینە بەرەو منەزەمە هاتم ڕاکەم لێن دەرێت تەقان لێ بکەم لە منەزەمە لێرم هەرێن سەکوشتەکەی خۆم پێینە هاتم ئەوان گەڕانەوە ڕوو لە خەراتە بڕۆن ویستم لە ئەمری لە نیشەوەکەی زراعە ویستم پێشیان لێ بگرم تەقیان لێ بکەم کۆمەڵی خەڵکی مەدەنی کەوتە پێش سیارەکە و دەوروشتی سیارەکە نەمتوانین تەقیان لێ بکەم کەوتمە دوایان ڕوو لە خوارەوە بنداری زراعە لەوێ دەستڕێژەکەم بەسەریانەوە شەید شەماڵی کە پەنێک هاتە دەرە جێرسەیەکی پێ بوو گوتی ئۆتوبی گوتم ئاگوتی ئەو منیش لەگەرتمەرە بابڕۆین ڕوو لە قەڵاتە هەردووکمان ڕۆیشتین تەقەمان کرد کۆمەرێک جوندی لەولا هاتن دەسمیل بوون گوتیان ئێمە کوردین هەراتینە لە بەندەستی ئەسکەریەکە. لە ڕاپەڕیندا وەک ئەوەی چاوەڕوان کراو بوو دام و دەستگا حکومیەکان دەستیان بەسەر داگیرا و هاوڵاتیان و هەڤاڵانی ناو شاریش هاوشێوەی پێشمەرگەکان لیان هاتنە دەست و تەقتەقیان بە تەواوەتی کۆنتڕۆل کرد. کۆی ئازاد کرا ئێمە بەرنامێکمان لەوێ دووبارەدا ڕێشتەوە کە بێین لە ڕاستی کە پەنەک بپەڕینەوە بچین لە ڕێی گاشی وەسوور لەوێ هێزێکدا بنین بۆ ئەو خواتێک کە لە خەراتە بوو نەتوانێت بگەڕێتەوە بەرەو عێراق. بەڵام ئێمە لەو قسانە بووین جوابیان بۆمان گوتیان هێزەکە عێراق ئینسحابی کردیا گەڕایەوە بەرەو کەرکووک ئەو کاتە ئێمە شاتی ئێمە پێشمەرگە گەیشتنە ناو تەقتەق بە هەزاران کەس دەوری لێماندا بوو دەوری پەلەماریان ماچیان دەکردین بە خێراتیان دەکردین ڕێزیان لێ دەگرتین سەروەریەکی گەورە بوو بۆ ئێمە بۆ ئەو کاتە ئومێد دەکەین کە ئەو سەروەریە بپارێزرێ ببینێ. وەک ئەوەی پێشبینی دەکرا هەمووان بە جۆش و خڕۆش بوون بەعسقڕان بوو ترسنۆکی و بێهێزی چەکدارانی ڕژێمی بەعس و هەڵاتنیان بە سەرشۆڕی و شکانی شکۆی دەسەڵاتی حکومەتی بەعسی 35 ساڵە بۆ هەتایە لە شارەکە سڕایەوە. ئەگەر لە پێش ڕاپەڕین ئێرە جێگایەک بوو بێت بۆ شکەنجەدان و زیندانیکردن و لێکۆڵینەوە لەگەڵ هاوڵاتیانی تەقتەق لە دوای ڕاپەڕینەوە بۆتە جێگایەک بۆ پشودان و شوێنێکی ئارام بۆ کات بەسەربردنی هاوڵاتیان. ئامان جومعە گەلی کوردستان نەحیەی تەقتەق.